ئەکادیمیایەکی زانستە شەرعیەکان کە گرنگی دەدات بە فێربوونی زانستە شەرعیەکان. ئەکادیمیای زانستە شەرعیەکانی دەستگای نووری حیکمە لە سلێمانی یەکەمین ئاهەنگی دەرچوونی خوێندکارانی با بەشداری ژمارەیەکی بەرچاو لە خوێندکاران و مامۆستایانی دەستگاکە و کەسایەتیە ئاینی و کۆمەڵایەتیەکان و نوێنەرانی دام و دەستگا حکوومیەکان ساسی. 54 خوێندکار بوون بە یەکەم دەرچووی ئەکادیمیای نووری حیکمە کە دوای دامەزرانی لە ساڵی 2021دا ماوەی 4 ساڵ زانستە شەرعیەکانیان خوێندووە. بڕیاریشە لە هەمان بواردا درێژە بە خزمەتی ئەکادیمی بدەن و خوێندکارانی دیکە لە ژێردەستیان فێر ببن. بە ساڵی 2021 وەکو ئیدارەی نووری حیکمە بڕیاری دامەزراندی ئێمە ئەکادیمیاماندا سپاس بۆخوا ئیقبالێکی باشی لەلایەن فێرخوازانەوە لەسەر بوو و سەرەتا تەنها فێرخوازی نووری حیکمە و ئەوانەی کە تەڵەبەی قیڕا و ئیجازەی قیڕایان هەبوو ئەوانە بۆیان هەبوو وەربگیرێن. دواتریش مەجالێکی تیا بوو بۆ کەسانی تر بەمەرجێک بێن لە بەجالی قورئان خوێندنا دەرس بخوێن و ئیجازەی قیڕا وەربگرن تەلەبەما وەرگرت. سپاس بۆخوا لە ئێستادا ئەکادیمیاکەمان 183 فێرخوازی هەیە. ئەمڕۆ لە خزمەتتانە 54 لەو فێرخوازانە تەخەڕوجەکان و ئاهەنگی دەرچوونیان بۆ ساز دەکرێت لێرە. مامۆستا بەهار محەممەد فازیل یاریدەدەری مامۆستا وەزیرە با بفەرمێت. دەرچوانی ئەکادیمیای نووری حیکمە لەگەڵ خوێندنەوەی ناوەکانیان هاتنە سەر شانۆی ئاهەنگەکە. ئەوان بە تاجەکانی سەریانەوە دەیانەوێت ببن بە چرایەک بۆ کۆمەڵگە و هەرکی خزمەت بە گەل و پێگەیاندنی نەوەیەکی چاوکراوە بۆ دنیا و ئاخیرەت لە ئەستۆ بگرن. ئەم فێرخوازانەمان کە دانیشتون لێرە ئەبێ لای هەمومان ئاشکرابێ کە فەرشی سووریان بۆ دانەخرابوو و فەرمووشیان لێ نەکرابوو بۆ بڕینی قۆناغەکان کەوابوو هەر یەکیان لە پاش بڕینی 4 ساڵ کە هەموو شەمەیەک هاتوون بۆ ئەکادیمیا لە سەعات 8:30 تا 12:30 دەرسیان خوێندووە و بە کۆمەڵێک ئیلتیزاماتی تریشەوە هەر یەکەیان چیرۆکێکی تایبەتیان تۆمار کردووە لە ئەرک و بەرپرسیارەتی و قورسایی ژیان و کۆڵنەدان. لە پیرەمەگرون و هەڵەبجە و عربەتەوە فێرخوازمان هەیە و دێن لەگەڵمان بەردەوامن. لەم پەڕی شار بۆ ئەو پەڕ خوێندکارمان هەیە و زۆر بەجددی پابەندن لەگەڵمان. ئەکادیمیاکە دەرچوانی پۆلی 12 تەمەن 18 بۆ 25 ساڵ وەردەگرێت و 4 قۆناغ لە خۆ دەگرێت کە لە هەر قۆناغێکدا 7 بۆ 8 وانە دەخوێنرێت. توێژینەوەی دەرچوون ئەنجام دەدەن. نمرەکانیان لەسەر تاقیکردنەوەی 60 نمرەیی و 20 نمرەیی و 2 ڕۆژانەی 10 نمرەیی بەدەست دەهێنن. ئەمانەی ژوای کردووە هاوشێوەی زانکۆیەک بێت و هیچی لێی کەمتر نەبێت. لەوانەی پەروەردەدا دەبنە سێبەرێک. ئەم پۆلە خوشکە بەڕێزە کە بەو شێوەیە بەو لێبڕانە بەو پەرۆشیە فێری زانست و زانیاری شەرعی بوون لەگەڵ ئەو زانست و زانیاری تریش کە فێری بوون لە قوتابخانەکانە یا لە زانکۆکانە ئەبن بە خاوەنی 2 باڵ، باڵی علمی هاوچەرخ و علمی سروشتی و علمی ئەکادیمی لە هەمان کاتا خاوەنی علمی شەرعی لەلایەکەوە شەرەفیابن، لەلایەکەوە بەرپرسیارن. تەشریفەکە لەوایە ئینسانە چێتە ڕیزی گەورە ئینسانەکانی مێژووی مرۆڤایەتیەوە. زۆر بەڕێز مامۆستا محەممەد مستەفا. لە هەنگەکەدا قەڵغانی ڕێزلێنان بەخشرایە تەواویە و مامۆستا و کەسوولایەنانەی کە هاوکاری ئەکادیمیای نووری حیکمەیان کردووە. مۆڵەتی زانستی فەرموودە لە ڕشتەی شافعیش بە دەرچواندرا. داوایش لە کەسوکاری قوتابیان و کەسایەتیەکان کرا هانی زیاتری قوتابیەکان بدەن تا مکوڕتر بن لەسەر ئەو ڕێبازەی گرتوویانەتە بەر. ناوی کچەکەی خۆیان هێناوە ئێمە ژۆک و ئەمانەت لێرە ڕایەگەێنین. پێم باش بوو وەکو ڕێزلێنانێک، وەکو دەستخۆشیەک، وەکو هاندانێک ئیجازەی حەدیثی ئەلموسەلسەل بالشافعیە پێشکەشیان بکەم بە ئومێدەوەی کە ئینشاءڵڵا ئەو سەنەدە پیرۆزە ببێ بە بەرەکەت لە ژیانیانە و ببێ بە هاندان بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا لە داهاتووە زیاتر گرنگی بە علومی شەرعی بدەن.
كحديث المسلسل بالشافعية فرموديك كهمو راويكاني فقهاء شافعي راويان يتوى هل إمام شافعي والتا قيشتوى بدسي بندا هل إمام شافعي والتا قيشتوى بدسي بندا بینینی دیمەنی لەم شێوەیە بۆ کەسانێک کە لە خەمی دین و ژینی کۆمەڵگە و خێزاندان هێندە چێژ بەخشە کە دەکرێت فرمێسک لە چاوان کۆ بکاتەوە. بەتایبەت لە سەردەمێکدا کە تەواوی هۆکارەکان بۆ لێکترازانی خێزان و بێئاگاکردنی موسڵمان لە زانستەکانی ئاینەکەی فراهەم کراوە و بانگەشە و پشتیوانی پلان بۆ داڕێژراویشی لێ دەکرێت.